سڵاو دابەنەمینتان لەگەڵ چەناڵی دابانس یونیڤرسم پاشماوەیەکی دوور و دابڕان لێتان ئەو ڤیددیۆیە باسی ئەوەتان بۆ دەکەم کە کۆمپانیای مازدەی یابانی ئێستا بە شێوەیەکی فەرمی لە کوردستان و لە عێراق بەردەستە لە ڕێگای وەکیلی باوەڕپێکراوی شەریکەی ئەلعروش کە هەمان کەدا وەکیلی BMW ڕۆزڕایز و مینی کوپەرە. ئێستا ئەو کۆمپانیایە کە بۆتە وەکیلی براندی مازدە لە عێراق یەکەم شۆڕوم لە مانگی پێنج ئەوەندەی کە ئەو هەواڵانم پێگەیشتووە لە سلێمانی دەکرێتەوە لەگە بەغدا بە هیچ دەنگویەک نییە لە هەولێر بکرێتەوە لە بە حکمی ئەوەی مازدە لە هەولێر بە شێوەیەکی بەرچاو ئێمە ڕوو نییە بەس بە حکمی ئەوەی من کە فزوڵم و حەزم لێ زۆربەی سیار تاقیکەم و ماوەک بەتەما بوو مازدە بکڕم چەند مۆدێلێکی مازدەم لە سلێمانی لێ خوڕی ئەوانەی SUV-یەکان کرۆسۆڤەر SUV-یەکان و بەپێی ئەو ینی ئەو ڤالیوێ ئەو نرخەی کە دەداتی و ئەو مواصفاتانەی کە بەردەستە بەجددی نازانم چۆن بڵێم کە جێگای دەستخۆشیە ینی حتا کە پرسیارم کرد لە کۆمپانیای ئەڕۆژ بۆ ئەو مازانەی کە بەردەست دەبن و ئەو تریمانە و ئەو مواصفاتانەی کە بەردەست دەبیتن هەمویان مەسەلەن پلەسە نەک پلس غەڵەت نەبم لێوێندەر پلس و پریمیەم پلس و ئەوها تەصنیف کریاناوەکانیان یعنی زۆربیان مواصفات نیو مواصفاتە شتێک زیاتر لە نیو مواصفاتی بەردەست دەبی یان بۆ نمونە لە سیارە نزمەکان سیدانەکان مازدە سێ بەردەست دەبی و لە هەروە ماز لە سیارە بەرزەکان CX-30 و CX-60 و CX-90 طبعا CX-60 ڕسمیەن زۆر نەمدیتێ من لە ئەوە چکە بە فەرمی لە ئەمریکای نییە لە ئەمریکای مەسەلەن و ئەمریکا و کەنەدا لەوێ CX-50 ئەوەی کە لە هەمویان بە من جوانترە تۆزێک پان و پۆڕە سیارەکە تۆزێک هەم بەرزە و هەم نزمیشە لە ئەمان کاتدا و CX-90 ئەوە کە SUV-یەکی گەورەی مەسەلەن 7 نەفەریە و لە هەمان کاتدا مازدە پێنجیش بڵاو دەبتەوە ئەوانەی کە تۆزێک دیزانی کۆنترن مازدە 3 و 6 و 9 نەک سێ ببورن CX-3 و 6 و 9 ئەوانەی کە تۆزێک باریک و درێژن بەس ئەو CX-ەکان ئەوی سفرێکی پێوێت تۆزێک ینی کورتتر و پانترن وەکو ئەوی بینە پێساوی خۆت وەکو پرادۆ کە ئەویش باریک و درێژە مقارنتەن بە مەسەن وەنەوشە پرادۆ شکل کۆن طبعا ئەوە کە ئێستا ئەو مواصفاتانە ئەو سیارانە بەردەست دەبیتن و هەروە ئەو نرخانێک کە پرسیارم کرد نرخەکانی ناڵێم زۆر هەرزانە بەس ناشڵێم گرانە ینی خیاڵی گرانە کە نرخوانی بیکری بەس مقارنتەن بەو ڤالیوی کە وەری دەگری ئەو مواصفاتانەی کە بەردەستە ئەو شتانەی کە دەداتێ و ئەو وەک مەسەلەن زەمان و شتانە ڕاستە من زۆر لەگە زەمان نیمە لە کوردستان بەس ئەگەر بۆ نمونە نرخەکان زۆر ڕکابەر بوون کۆمپیتیتیڤ بن بۆ نمونە من ئەگەر سیارەیەکی بکڕم لە بازاری ڕەش لە گرێ مارکێت بە 2 دەفتەر و 7 وەرەقە هەر براندێکی معەیەن بی هەمان سیارە بە هەمان مواصفات بتوانم بە 2 هەر بکڕم ئەکید پێدەم بڕۆ زەمانەکەی بکرێن لەبەرەوەی شەریکەکە لێرەیە و خاص بۆ وڵاتی لەوانەیە دروستکابی لەوانە هەندێک تەفاسیلی ور فەرق بکە بەس ئۆڤەرئۆڵ فەرقە چوان ناکە بەس بۆ 2000 دلاری کات و مەسەن بۆ 2 دەفتەر و 7 وەرقی پێدی ئەو 2000 دلارش ئەکسترا پێ بدی هەمان سیارە وەرگری بە هەمان مواصفات نەک غەڵەت تێمەگەن چکە هەندێک براند هەیە بۆ نمونە گرێ مارکێتەکەی سیارەکەی بە 2 دەفتەرە لەوە چیلی بە 220 ئێستا دەڵێ ئەمان شت 220 ڕاستە بە 220 بەس ئەوەی بە 2 بای دەفتەرێک زیاتر مواصفاتیشی تێدا زیاتر تێدا لەو 220 ئەمن دەڵێم هەمان مواصفات و نرخەکەی لێک نزیک بی لەو کاتە پێ دەڵێم بڕۆ وە چیلەکەی بکڕە بەس ئەو مواصفاتانەی کە بەردەستەوە ئەو نرخەی کە دایان من نامێت لە ڤیددیۆیە کە باسی نرخەکان بکەم ئەگەر حەستان لێ کرد لە کومنت بۆ منووسن هەوڵ دەدەم نرخە دەقیقەکانتان پێ بڵێم چونکە هەندێکم لایە هەندێکشم لا نییە بەس ینی ئەو بۆ نمونە ینی چۆن پێت بڵێم بەرامبەر ڤالیو ئەو نرخە مناسبە ئێستا زۆربەی ئەو سیارانەی کە پرسیارم کرد لە مازدەی و زۆربەی ئەو مواصفاتانەی پرسیارم کرد هەمویان لە ڕووی سێفتی و لە ڕووی ئێرباگ و لە ڕووی مەسەلەن ڕادار و لە ڕووی کامڕە و لە ڕووی حساس زۆربەی ئەوانە 1990 ئەو سیارەکان ئەو مواصفاتانیان بەردەستە 1995 مەسەن بڵێم لە ئەداپتیڤ کروز کۆنترۆلی تێدا زۆربیان ڕاداری ئەوی تێدایە ئۆتۆبرێک مەسەن بەخۆی ئیستاب بکاتن ڕاستە سیارەکە لەوانەیە 15 سەماعی بۆ ستێرانی بیلوانەیە 8 سەماعی تێدا بێ ئەتیادی بەس هەموو مواصفاتەکانی سێفتی 100% تێدایە کە ئەو شتە زۆر کەم دەبینی لە براندەکانی تر کە یابانینە لە کوردستان بە شێوی فەرمی بەردەستن چکە ئەوانەی بە شێوی فەرمی بەردەستن زۆر احتیمام بە مواصفاتەکانی شکل دەدەن نەک لە ڕووی مواصفاتەکانی ئەمان و سێفتی یان بوون سیارەیەک دەکری بە نرخەکی زۆر بەرز لەوانەیە پێ بڵێ پانۆرامێ و ئەوەندە سەماعەیە و ئەوەندە ئەوەیە و نازام کوشینی جلدە و کوشینی ئەوها بەس ئەگەر پرسیار لێ بکەی لەوانێت 4 ئێرباگی تێدابی خۆی بکوژی ئەگەر بگار 6 ئێرباگی یان لەوانەیە هەردوو ئێرباگی تێدابی یا مەسەلەن بۆ نمونە کروز کۆنترۆل تێدا بەس ئەداپتیڤ کروز کۆنترۆلی تێدانی مەسەن لین دیپارت مەسەن ئەوەی لە خەتلا دەدەی ئەوانەی تێدا نییە شکان بە خۆی بتین تۆ یان مەسەن ئۆتۆبرێک لە پڕ ئیستاب بکە سیارەی پێشت ئەو ئیستاب بکە یان مەسەلەن بەگ لێدەی لە پڕشتێک
بجولێ لە پڕی سیارەکەی ڕابگری زۆربیان ئەو مواصفاتانی تێدانی ئەو مواصفاتانە زیاتر لە هەمان براند لە مواصفاتی ئەمریکیان مواصفاتی ئاسیایی لەوانەیە بەردەستبی ئەوجە بۆیە ئەو شتانێک کە دەبینی لە مازدەی عێراق ئەو مواصفاتانە بەردەستە و زایدەن ناڵێم 100 بەس 170 ئەو مواصفاتانی کەمالیات کە پێویستە هەبی لە سیارەی بەردەستە بۆ نمونە لە زیاتی ئەوی وەک پێم گوتن دواسەمای ترای مەسەن هەشتیدا لە زیاتی ئەوی مەسەلەن چار کشینی جل ئەوە بیتن هیتەربی دوو کشینی پێشەوەی تەر لە زیاتی ئەوی مەسەلەن بۆ نمونە شاشەکەی 15 ئینچ 4 ئینچ ینی وەک لێم تێدەگەن ینی ئەو مواصفاتە ئەو فەرقانەی تێداوی لەگەڵ پریمیەم پلەسەکە بەس بۆی نرخەکەی مناسببی بەس ئەو مواصفاتانە زۆر ئیمپاکت ناکەن زۆر کاریگەی لەسەر تو ناکە تەجروبەی تو بگۆڕی لەو سیارەیە مەسەلەن بۆ نمونە تو ئەگەر سیارێکی وەنەوشێکی مەسەلەن مۆنیکا ئەوی کۆنەکان بینی هیچ مواصفای ترانیە ئەگەر لامان ساڵی ئەو کاتی لێگزە کتینیابە کە پڕە لە مواصفات فەرقەکی زۆر هەیە بەس ئێستا بۆ نمونە ئەگەر لێگزەکی ئەلەکس بینی و لەگە مقارنە بکەی بە مازدەکی فول ئەوە ببورن بە لانگروزەکی فول ڕاستە لێگزەکە مواصفای زیاترە بەس ئێستا فەرقەکە کەمتر بوویتەوە بۆیە لانگروزەکە سعری زۆر ڕاستایە بەرەو ئەوی بڕوا کە نزیک بتۆ لە لێگزەکە ئەکید نابتە لێگزەکە لە ڕووی کواڵەتی ومان کار لە ڕووی نرخ بەس ئەو گاپە و بۆ شار ڕۆژ بە ڕۆژ پڕتر دەبتەوە بۆیە ئەوێ فەرقەکەی کە لە مواصفاتەکان پێتان دەڵێن بەپێی ئەوەی کە ئێستا ئەو پرسیارم کردی و لەیان و ئەوشتانە کە مانجی پێنج بە فەرمی شۆڕومەکەی دەکرێتەوە تێزدرایڤی زۆربەی سیارەکانیان دەبی حتا پێیجیشان هەیە و لە ئینستاگرام و لە فەیسبوک هەر بەناوی مازدەی عێراق زۆربەی سیارەکانی ترایە بەس ئەم خەفەت لە پرسیارەکە ئەوەیە نازانم ئەم گەرەنگۆش لە کۆمنت بۆ بنووسن خەفەت لەوەیە مازدە بۆ لە هەولێر مەرغوب نییە یان لە دۆک باوەڕ ناکەم مەرغوب بی لە هەولێر بۆ مەرغوب نییە و بۆ خەڵک قدری ئەو سیارەی نازانی باوەڕکەن ئەمن ئەگەر بینی مازدە توێتا مەسەن نیسان هۆندا لە یابانیەکان جوانترین دوو بڕان لە ڕووی شێوازی سیارە و سپۆرتی و گەنجانە بەڕای من یەکەمینیان مازدەی دوای هۆندایە سێم ئەگەر توێتا و نیسان منافسەیەک بکەن ینی بڕۆتوانشی سوکانی دیزانی سوکانەکان و مەتریەڵی سوکانەکانی مازدە بکە و مقارنتەن بە توێتا و بە ئەوانە زەدەبینی ئەو سیارەکی یابانیە بە تام و چێژی سیارێکی سپۆرتی ئەڵمانی دروستکرایە و لەمان کاریدا هۆندا زۆر دیزانی ئینتریێری ناو سیارەکانی زۆر تحفەتر و جوانترە بە من لە توێتا و لە نیسانی ڕاستە توێتا بۆ تازانەی ئەو سیارە تازانەی کە پاشەوەی سیۆەکەیان گۆڕاکە لەسەرەوەی کە وازینە کە دێگۆ نازانم گەنجی ئێستا سی دەوێتن خەڵک سی دەوێتن هەندێک گۆڕا بەس هێشتا ناگاتە لە ڕووی دیزانی سیارەکانی شکل لە ڕووی ئەوە ناگاتە مازدە و هۆندای توێتا گرەوەکەی بەچ بکتەوە کە چەند ساڵێکی زۆر خەڵک بەکاردێنی کە هیچ تێک ناچی و سیارەکانی زۆر ڕیلایە بڵە زۆر ئەتیمادی و زۆر عملیە خەڵک دەتوانانی بە تەواوەتی احتیمال لەسەر بکاتە سەری و بەبێ و هیچ ترسە چێبی تێک بچیتن توێتا گرەوی خۆی بۆی بردیتەوە ئەو پۆرتفۆلیۆ ئەو باگراوندی خۆی لەسەر ئەو ئەساسی دروستکردە بۆیە بە بەردەوام مەبیعاتی هەیە بە بەردەوام مەبیعاتی دەبیتن ئێستا ئەو وەزایی کە لە کوردستانەیە و کە وەچیلەکانی مەبیعاتیان خراپ بە شتە چی دێن باسی ناکەم باسی بڕاندە عالەمیەکەی دەکەم کە توێتایە بۆ لە هەموو دنیا مەبیعاتی زۆر باشە تقریبا هەموو ساڵێک لەگە ڤۆکسواگنی منافسی دەکات چەند ساڵی شەر پێش ڤۆکسواگنی کە زۆرترین سیارە شیب دەکاتن دروست دەکاتن دەفرۆشتە کڕیارەکانی لێرەوە هەر ئەو زانیارە بوو ئەو خەبەر بوویستم پێتان بڵێم لەسەر مازدەی عێراق خواتان لەگەڵ و بە هیوای ڤیدیۆی تازە دەتان بینمەوە.